هەروەها قوتابیان یان تێرۆریزمی شیمیایی کۆماری ئیسلامی. هێرشی گازی شیمیایی بۆ سەر قوتابخانەی کچانە لە شارە جۆراوجۆرەکانی ئێران هەروە درێژەی هەیە و هەر ڕۆژە و ناوی شار و قوتابخانەیەکی تازە کە هێرشی جنایەتکارانە کراوەتە سەر ژیانی کچانی لاو بە لیستەکەوە زیاد دەبێت. لە یەک حاڵەتدا شاهدانی عینی لە مەدرسەی کچانەی ئەنساری وتویانە کە بەرپرسانی قوتابخانە دەرگایان داخستووە و تەنانەت ئیجازەی تەلەفۆنکردنیان بە قوتابیەکان نەداوە بۆ بنەماڵەکانیان. هەروە لە مەدرسەی ئالی یاسینی شاهین شار بنەماڵەکان ناچار بوون دەرگای قوتابخانەکان بشکێن و بچن بە یارمەتی قوتابیانی کچەوە. خامنەیی کە لە سوخەنڕانی پێشووی خۆیدا بەکردنی کۆمەڵی قسەی ناکۆک هەوڵیدا نیشانی بدات کە ئامادەی قبولکردنی ڕادەیەک لە پاشەکشەیە لە بەرامبەر حیجابدا، ئێستا پێی لە توندڕەوەکانی ئاتەش بە اختیاریش درێژتر کردووە و بێحیجابی بە حرامی سیاسی و دینی ناوناوە. ئەو بەم قسانە دەیەوێت زەمینە بۆ ئامادەکردنی یاسایەکی سەختگیرانەتر سەبارەت بە حیجابی ئیجباری ئامادە بکات. لەم پەیوەندیەدا جێگیری ئەمنیەتی وەزیری نێوخۆ سەبارەت بە تێرۆریزمی حکوومەتی دژ بە قوتابیان بەو پەڕی بێئابڕوویەوە وتی ئەو چەند حاڵەتەی کە ڕووی داوە زۆر بەرتەس بووە، سەرپێچی و هاروهاجی بەشێک لە قوتابیان بۆ داخرانی کلاسەکان بووە. ئەمڕینانە وتەی کاربەدەستێکی ئەمنیەتی ڕژیمە کە خۆیان سەبەبکار و هۆکاری ئەم سریالە تێرۆریستیە شیمیاییان دژ بە قوتابیانی کچ لە زۆربەی شار و ئوستانەکانی وڵات بە تایبەت لە کوردستان. ڕژیم بەم کردارانەی لە ڕاستیدا تۆڵە لەو کچوژنانەی کە ئاپارتایدی جنسیەتی و هەڵاواردنی نهادی نەبوو لە دژی ژنان لەوە زیاتر تەحمل ناکەن دەکاتەوە. و ئەمە شەڕێکی بە تەواو معنای ڕەوانی و فیزیکیە کە لە دژی خەڵک وەڕیان خستووە. ڕژیم بەبێ شارنەوە و بەڕاشکاوی و ئاشکرا بە ژنان و خەڵک ئەڵێ یان بەم سیاسەتە کۆنەپەرستانە ڕازی بن و یان ناتوانن خاوەنی ئەمنیەتی گیانی و دەرونی بن. ڕژیم کە ناتوانێت بە سەدان هەزار و بە ملیۆن کەس لە نارانی خۆی بخاتە گۆشەی زیندان کەوایە بۆ بێدەنگکردنیان و بۆ ترساندنیان دەستی داوەتە هێرشی تێرۆریستی شیمیایی دژ بە ژنان و کچان و دژ بە سەرجەم دانیشتوانی کۆمەڵ. بەڵام گەڕانەوە بۆ قۆناغی بەر لە شۆڕشی ژینا خەیاڵێکی خاوە و هیتر جارێکی دیکە بارودۆخی پێش شۆڕشی ژینای بۆ فراهەم نابێتەوە. بزوتنەوەی شۆڕشگێڕانە هەروە لە درێژەی مەسیرێکدایە کە ڕووخاندنی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی کردوتە ئامانجی سەرەکی خۆی. مەسیرێک کە بە دەستکەوتی زۆر و بە پشتبەستن بە هێزی خۆ هەروە خەریکە ڕێگا دەبڕێت. پەرەسەندنی مانگرتن و ناڕزایەتی کرێکاران لە ناوەندە جۆراوجۆرەکانی بەرهەمهێنان، ناڕزایەتی خانەنشینان، مامۆستایان و باقی چین و توێژەکانی کۆمەڵ بەشێکی گیانەکراون لە ڕێگایەک کە سێبەری شۆڕشی هەروە بەسەر کەش و فەزای سیاسی ئێراندا ڕاگرتووە. لە شۆڕشی ژینادا ژنان و کچانی بوێر و پیاوانی ئازادی خواز بە ئاگردانی وێنەکانی خومەینی و خامنەئی و سلەیمانی لە قوتابخانەکاندا و سوتاندنی سەرپۆشەکانیان یەکێک لە بنەماکانی حاکمیەتی ئیسلامیان خستە ژێر پێوە. وەها دەور و پێگەیەک کە ژنانی ئێران لە سەر تاسەری دنیادا بۆ ڕزگاربوون لە کۆیلەتی بۆ خۆیانیان دەستەبەر کردووە، بێگومان گرایشە دژ بە ژنەکان لە حاکمیەتی ئیسلامیدا تووڕە و هەڵخراندووە. بەڵام جنایەتی ژاراویکردنی قوتابخانەکان لە پاڵ باقی جنایەتەکانی ڕژیمی ئیسلامیدا کۆمەڵگان ناترسێنێت. ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی بەرەو ئەوە دەچێت تا لە درێژە و کامڵبوونی خۆیدا جارێکی تر و بۆ هەتایە کۆتایی بە هەژاری و بێبەشی و بێمافی و کۆیلێتی ئینسان بێنێ. ژنان و کچان، لاوان و پیاوانی ئازادی خواست سەنگەرە فەتحکراوەکانیان کە بە قیمەتی فداکاری و گیانبازی دەستەبەربوون چۆڵ ناکەن. بەشێکی زۆر لە سەرپۆشەکان لەگەڵ ئەمامەی ئاخوندەکاندا سوتێنران و خرانە زبڵدانەوە. ئازادی، یەکسانی، هەڵوەشانەوەی هەڵاواردن دژ بە ژنان و دژ بە کەمینە نەتەوەیی و مەسحەبەیەکان بوونەتە داخوازیەکی بەهێز و گشتی.
شەڕی ڕەوانی و شیمیایی حکوومەتی ئیسلامی هیچ شتێکی بێجگەل لە قین و نفرەتی زیاتری خەڵک لە ڕژیمی داگیرکەر و کۆنەپەرستی لێ دەستەبەر نابێت. ژماردنی ئاوەژوو بۆ ڕزگاربوونی یەکجارەکەی لەدەست ئەم باندە مافیایی و گەندەڵە ئیسلامیە دەستی پێکردووە و سەرەتای کۆتایی هاتنی ئەم حکوومەتە مەزهەبی و جەنایەتکارە لە ئاسۆی سیاسیدا دەرکەوتووە.